لەگەڵ هاتنی جەژندا زۆربەی ڕێستۆرانت و چێشتخانەکان دادەخرێن. ئەمەش گرفتی زۆری بۆ ئەو گەشتیار و میوانانە دروست کردووە کە ڕوو لە شارەکان یاریمی کوردستان دەکەن. گەشتیاران باس لەوە دەکەن زۆربەی شوێنەکان داخراون و بەهۆیەوە بە ئاستەم شوێنێکیان دەست دەکەوێت کە تێیدا کەمێک پشوو بدەن. زۆربەی چێشتخانە و ڕێستۆرانتەکان داخراون، ئەمەش کێشەیەکی گەورەیە بە تایبەت کە ئێمە لە ناوچەکانی تری عێراقەوە هاتوین. خوازیارم بەرپرسان ئەم گرفتە چارەسەر بکەن بۆ ئەوەی چیتر گەشتیاران ڕوبەڕووی ئەم کێشەیە نەبنەوە. سلێمانی شارێکی ئارامە و لە هەموو ڕوویەکەوە پێشکەوتووە، بەڵام داخستنی چێشتخانەکان گرفتێکی زۆری بۆ ئێمەی گەشتیار دروست کردووە. پێویستە زۆر بگەڕی تاکو و شوێنێک دەدۆزیتەوە کە کراوە بێت بۆ ئەوەی کەمێک پشووی تیادا بدەیت. هیوادارم ئەم کێشەیە چارەسەر بکرێت. بەنسبەتە و میوانانی کە هێن ئەم شارەوانێ هیچ شوێنێشک نابن. مەزبوورە بێ بچنە کافتریایەکەوە یان مەطعمەکانە زۆرورە بکرێتەوە بێ، سەرپەرشتیارێکیش هەبێ، محاسەبەکردنێکیش هەبێ دەبێ. لەبەرەوە مەطعمەکان زۆرورە بکرێتەوە لەکوێنیان بکەن. وەک هەمیشە بەر لە هاتنی جەژن دامەزراوە پەیوەندیدارەکانی حکومەت بڕیاریاندا لە ڕۆژانی جەژندا هەموو ڕێستۆرانت و چێشتخانەکان بەڕووی گەشتیاران و هاوڵاتیاندا کراوە بن، بەڵام تەنها چەند شوێنێکی کەم پابەندی بڕیارەکە بوون. ئێمە پابەندین بە بڕیارەکەی کە یاومانە، چونکە ئێمە کردمان تۆ لەبەرەوەی کە گەشتیار هەبیان نەبێت تازە ئێمە ئەبێ بیکەینەوانێ و هەموو شتێکشمان ئامادە کردووە لە ڕێستۆرانەکەی خۆمانە. لە برۆی سلێمانی شارێکی گەشتیاریە و خەڵکێکی زۆر ڕوویتەیەکە بۆ گەشتکردنەوە شتانە، لەبەرەوەی ئێمە بڕیارمان نابەکردنەوەی پێشوازی لە میوانەکان بکەینەوە. لەبارەی ئەو ڕێستۆرانت و چێشتخانانەش کە لە ڕۆژانی جەژندا دەرگایان بەڕووی گەشتیاران و هاوڵاتیاندا داخستووە، لێپرسراوان ڕایدەگەێنن پاش جەژن لێپرسینەوە لەگەڵ هەموو ئەو شوێنانەدا دەکرێت کە پابەند نەبوون. بەڕاستی ئێمە گرفتێکی گەورەیە کە هەموو ساڵە ڕوبەڕوومان دەبێتەوە و لەگەڵ ئەوەی پەیمان نامەیان لێوەرەگرین و بەداخەوە ئەو مەطعمانی کە لە ناو شارن زوربیان ملین و ئێمە بۆ ئەمە بەستە لژنەیەکمان پێکێناوە کە لە یەکەم ڕۆژی جەژنە ئەگەر ئێستادانی ئەو شوێنانەکە کە نەکراوەتەوە و لە ڕێگەی لیستێکەوە ئەیدین بە قایمقامەتی مەڵبەندی سلێمانی و پێویستە قایمقامەتی مەڵبەندی سلێمانی لێپێچینەوەیان لەگەڵا بکە و ئیجراعاتی یاساییان لەگەڵا بکە. لە ڕۆژانی جەژندا زۆربەی ڕێستۆرانت و چێشتخانەکاندا دەخرێن، ئەمەش کێشەیەکی زۆری بۆ ئەو گەشتیار و میوانانە دروست کردووە کە ڕوو دەکەنە شارەکان و بە ئەستەم شوێنێکیان دەست دەکەوێت کە تێیدا پشوویەک بدەن. سەرباری هەوڵی لانە پەیوەندیدارەکانش بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، بەڵام لە جەژنەکاندا بەردەوام ئەم گرفتە بەرۆکی گەشتیاران و میوانان دەگرێتەوە. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.